تەسەورانەی کە لەبارەی ژیان و بوون و خوا و هەر شتێک لەوانەی کە ئێمە دەبێت تەسەورێکمان بۆی هەبێت تاوەکو بتوانین بژین. و ئێمە بە حکمی بوونمە بە حکمی ئەوەی کە بیر دەکەینەوە بمانەوە نەمانەوە هەر تەنانەت لە مناڵیشەوە لەم ینی کۆمەڵە پرسیارە خەمان دەگرێت عەقڵمان ئەو عەقڵی کە لە ناومانە هەیە ئەو پرسیارانە دەکات. ئەگەر لە حەزتان کردی بێ هەر لە منداڵەکانە هەر دائما کۆمەڵە پرسیاری سێر و سەمەرە دروست دەبێت کە منداڵیشن ینی کەس ئەو پرسیارانەی لێ نەکردوون بەس ئەوانە بووێتە پرسیار لە لێ وەجاری وایە منداڵەکە پرسیارێک دەکات فعلەن تۆ دایک و باوکەکەی ئەوەی لە دەوروبەریایەتی نازانێت چی جوابەتەوە ینی بۆچی چونکە لە ئەسڵا خۆی کە ئەو پرسیارەی هەبوو نەشۆ بەشێنی. و ئێمە ئەو پرسیارانەی کە عەقڵمان لەگەڵ پرسیارەکانە ڕوبەڕوومان دەکاتەوە دایما ینی لەو دەوروبەرە لە عینی کاتە کە عەقڵ پرسیارەکانی بۆ دروست کردوین بەڵام دەوروبەرەکە دایما وەکو فشارێک لە سەرمان وای لێ کردووە کە لەو پرسیارانە دوورکەوینەوە. و کاتێک ئێمە لە پرسیارەکانیش دوور دەکەوینەوە لە ڕاستی ئەو پرسیارانە کۆتاییان پێ نایە. ئەو پرسیارانە سژن دەکرێن، ئەو پرسیارانە دەچەپێنرێن یعنی کەپت دەکرێن. ئەم پرسیارانە هەر لەگەڵ خۆمانە هەڵی دەگرین و لە عینی کاتا بارێکی زۆر قورسیشە لە ناومانە بۆچی چونکە یەخەمان هەردەگرنەوە پرسیارانە ئێمە ئێمالیان دەکەینەوان یەخەمان دەگرنەوە. ئەم پرسیارانەش لە کێوە دێن؟ لە عەقڵەوە دێن. عەقڵ ئێمە وەکو ئینسانێکی عەقڵ کە دارای عەقڵین عەقڵ ئەم پرسیارانەمان دەخاتە بەردەم یعنی ئەم پرسیارانە ڕەبتیان ڕاستەوخۆ بەچی بە وجودی ئێمەوە وجودی عەقلانی ئێمە وەیە لە گردوونە لە بوونە. حەیوانات ئەو پرسیارانە نییە لەبەرەوە حەیوانات بارەکەی سووکە بەس ئێمە بمانەوە نەمانەوێ عەقڵمان ئەو پرسیارانەمان ڕوبەڕوو دەکاتەوە. تاوان ئەم پرسیارانە لە دەرەوەی ئەو ژینگە کۆمەڵایەتیش کە تایە دەژین ژینگەکە هەر شوێنێک بێتەوە جۆرێک لە میکانیزمی کوشتنی ئەو پرسیارانە دەگرێتە بەر ینی سەرکوتکردنی ئەو پرسیارانە دەگرێتە بەر. ئەلێرا فەرق نییە لە بینی ئینسانێکی ئەوروپی و ئینسانێکی ڕۆژهەڵاتیە بەڵام لە عینی کاتیشە هەر کولتورێکی کۆمەڵایەتی جۆرێک لە وەڵامی بۆ ئەو پرسیارانە داناوە و لە زۆر کاتە ئەو پرسیارانەی کە کۆمەلگاکە ئەو وەڵامانەی کۆمەلگاکە بۆ ئەو پرسیارانەی عەقڵ هەیەتی لە لای کەسەکە هین نین ینی گومانیان تایە ئەو پرسیارانە نین کە بتوانن دڵی ڕازی کەن. لەبەرەوە ئەم جۆرە لە وەڵام جۆرێکە لە فێڵ لە عەقڵ دەگرێت کاراساس پرسیارەکە وەڵام داوەتەوە لە کاتێکە پرسیارەکە وەڵام نەدراوەتەوە. تامان ئینسان لەم دۆخە ئەمە من باسی دنیای هەر یەکێک لە خۆمان دەکەم کە لەو کاتانە کە لە سەرقاڵی و شتانێک دوور کەوتوێتەوە و بەتەنیا لە شوێنێکایە کە دەکەوێتە ناو ئەم جەنگەوە لەگەڵ خۆیان. تاوان فەرامۆشکردنی پرسیارەکانەوە باشترین دەرمانە بۆ ئەوەی تۆ پرسیارەکان سڕکەیت و خۆ گێلکردن هەڵاتن لە پرسیارەکان بە ڕێگای جۆرا جۆر. ئەسڵەن لەوانەیە گرنگیدانی ئینسان بەو شتە دەرەکیانە کە ئەو بەها گەورەیان وەرگتووە لە ڕاستیان لە بەهای شتەکانەوە نیە لە ڕاکردنەوەی لەو پرسیارانە ینی لەوایە کە سەری ئیسلاحەت بکە ئەو بەو پرسیارانەوە ئەو پرسیارانەی زاجی نەکەن ینی وەسائل ئەمانە هەمووی بۆچی
بۆ خۆ بەنجکردن بۆ بەنجکردنی خۆت بۆ ئەوەی بێت لە دەنگی عەقڵت نەبێ کاتێک پرسیارەکە دێنێتەوە بەربەمت. ئەمە کێشە سەختەکەی ئینسانە بەڕاستە. ئینسان لە هەر شوێنێک و ئان و زەمانێکا بوو بێت ئەم کێشە سەختەی هەبووە و ئەم پرسیارانە لە ڕاستیا ناکوژێت. ئەم پرسیارانە ناتوانین، چونکە ئەم پرسیارانە حەت بە سروشتی و خۆیان وجودیان لەناو لەگەڵ بوونمانە هەن. و کاتێک کە ئینسان لە کۆمەلگایەکە ئیتر ژیان دەباتە سەرەوەوانە، وەکو وتمانە و کۆمەلگایە میکانیزمێک دەگرێتە بەر بۆ چی؟ بۆ ئەوەی لەلایەکەوە یارمەتی تاکەکەی بدات، تاکە کۆمەلایەتەکەی بدا بۆی لە پرسیارەکان هەڵبێت و جوابێکیشی دەداتەوە. تەبان لەو جوابە زیاتر نییە، جوابەکە جوابی عادەتیە بۆ پرسیارەکان، بەڵام بەم هەموو پینە و پەڕۆیە هیچ تاکو هەرچییە هەر ئەو پرسیارانت دەجوڵێن. و تەبان زیندووکردنەوەی ئەو پرسیارانە، ینی ژیان پێبەخشینەوەیان یا دەرهێنانیان لەژێر ئەو بەنجا، ئەمە کارێکی خەتەرترین کارە کە هەر ئینسانێک لە کۆمەلگایەکە بیکە. ئەوەی خەتەرە ئامەیە. تەمان یەکەم جار خەتەری ئەمیشە لەکوایە؟ لەوایە کە تۆ خۆت بێنی ئەو بەنجەی کە هی پرسیارەکان کراوە بێنی ئەو بەنجە لابێ لەسێت پرسیارەکان، ئەو پۆت و زنجیرە لە دەست و پێی پرسیارەکان بکەیتەوە، عەقڵ ئازاد کەی لەوەی کە ئەو پرسیارانەی کە هەیەی بیکە. ئەمە هەست دەکەم خەتەرترین لەحزەی ئینسانە کە ئینسان تێدەکەوێت. هیچ شتێک لەمە خەتەرتر نییە. کاتێک کە تۆ دەست لەم پرسیارانەدا یەکسەر دەکەویتە بەردەم دوو هێز، دوو دەسەڵاتی زۆر بەهێز کە ئیتر لە بینیانایە هەردوو لا دەداڕن. یەکێکیانە و دەسەڵاتی عەقڵە کە دەسەڵاتێکی تەبیعی لە ناو تۆە، یەکێکیشانە و دەسەڵاتی دەرەوەیە کە هەر لە منداڵیەوە هەوڵ دراوە بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕێگە بگیرە لەوەی کە ئەو هێزەی تر فعال بکرێت. بە مانایەکی تر هەموو پەروەردەیەکی کۆمەڵایەتی بەل لە هەموو شتێک بەستنەوەی ئەو هێزە پرسیارکەرێت و بەستنەوەی پرسیارەکانێتی. ئیتر لە ڕێگەی کۆمەڵێ وەڵامەوە کە وەڵامەکان لە ئەسڵا ینی ئەوانش کە وەڵامەکان نەقڵ دەکەن نەوە بنەوە نەقڵ دەبێت، ئەم وەڵامانە لە ڕاستیە بۆ کەسەکان خۆشیان ینی دڕازیکەر نییە، لۆجیکی نییە. ئەم پرسیارانەی کە عەقڵ دەیکا حتمەن جوابەکەشیان لای لەکوێ؟ هەر عەقڵ خۆی دەیدات. ئەمە یەکەم شتە دەبێ مرۆڤ بیزانێت کە ئەوەی پرسیاری لەبارەوە دەکرێت وەڵامەکە لە دەرەوەی ئەوە نییە، ئەو شتە نییە. وەڵامەکە لەکوێیە؟ لە ناو خودی ئەو شتایە. بە مانایەکی تر هەموو پرسیارێک وەڵامەکەی لە ناو خۆیان شاردووەتەوە و پرسیار بەرگی وەڵام. پرسیار ئەوەیە کە وەڵامی لە ناو خۆیان پەنهان کردووە. پرسیار وەڵامەکەی لە دەرەوە نییە. هەر یەکە لە ئێمە وەک ئینسانێک پرسیاری بەوەی کە هاتوینەتە بوون، ئەوە پرسیارەکەیە بۆ هەین لێرە. هەر بە بوونمان پرسیارەکەیە، بەڵام وەڵامی ئەمە هەر لەکوێیە؟ هەر لە ناو خۆمانە. ئەمە ئەو شتەیە کە ئەو کارەیە کە کارێکی فعلا لە هەموو کارەکانی تر خەتەرناکترە، و ئەمە ئەو کارە ئەوە بووە و کە من لە لەحزەیەکە فعلا دەرکم
شتانە کرد و هەوڵمدا عەقڵم ئازاد بکەم بۆی پرسیارەکانی بکە و لە بەرامبەر ئەمەشا هەستم دەکرد و هەستم هەم بەو هێزە دەکرد کە سزام دەدا لەسەر ئەوەی کە من عەقڵم ئازاد کردووە پرسیارەکان بکە. بیرمە لە قۆناغی سێ کۆلێژ بووم لەگەڵ چەند هاوڕێیەک لە شوقەیە بوو و من ئەوانم ئاگادار کردەوە لەناو وەزێکی باشانە بووم وتیان چییە؟ وتم من دەزانم بە ڕێگایەکە دەڕۆم یا تیا دەچم یا دەردەچم نازانم تیا دەچم بەس ئەمەی تر ئاخر حەلی منە. ئەمە ئەو لەوانەیە بۆ ئەوانە کەوکاتەوە قسەم کردبێ و بۆ ئێساشیان احتیمالە یار شتەکە نەگەیشت بێ ینی چی بوو. بەڵام ئەوەی من هەستم پێ دەکرد فعلەن هەستم بە جەنگی نێوانم دوو هێزە دەکرد دەمزانی دەکەومە نێوان هەردووکیان ئەگەر دەست لەو شوێنە بدەن و ئازادکردنی عەقڵ بۆ پرسیارکردنی تر ئەمە خەتەرەکە ئەلێرا دەست پێ دەکەن. بۆچی؟ چونکە قەدەغەیە کۆمەلگا قەدەغەی کردووە، کولتوری کۆمەلگا قەدەغەی کردووە کە دەرگای ئەو پرسیارانە بکرێنەوە. بۆچی؟ چونکە لە ئەساسەوە ئەم پرسیارانە بەچی دانراون؟ بەوەی کە ئەو پرسیارانن ئینسان بەرەو بەدبەختی دەن. ئەو پرسیارانن ئەگەر مرۆڤ شوێنیان کەوێ بەرەو ژیانێکی ناڕەحەت، بەرەو عەزاب، بەرەو تیاچوون ناژگاتە هیچ نەتیجەیەک. تەمان جۆرێکی تر لە پرسیار لەناو کۆمەلگا کە لە دەرەوەی عەقڵ دروست دەکرێ ئەم پرسیارانە پرسیاری عەقڵ نین. جۆرێکن لە پرسیار بەڵام بە ناوی عەقڵەوە دەکرێن بۆ و ئەو پرسیارانە هیچ نەتیجەیەکیان نییە فعلەن سەفسەتەیەکی ڕووتە. ئەم پرسیارانە بە ناوی پرسیاری دەخرێنە سەر عەقڵ، یعنی عەقڵ تۆمەتبار دەکرێت بۆ پرسیارانە کە ئەم پرسیارانە هەیە و یەک دنیا میکانیزمی تریش هەیە وەکو وتم دەگیرێتە بەر بۆچی؟ بۆ ئەوەی وا تەسەور لە لای تاکەکان دروست بکرێ ئەگەر بێت و عەقڵ ڕێگە بە عەقڵ بدەین پرسیارەکانی بکە و بچین بە شوێن پرسیارەکانە کۆتاییمان پێ دێت. ئەمە لەوانەیە لە حکایەتە شەعبیەکانە ئاواین کرابێ کە ئەشکەوتێکەیە هەر کەس چوویە ناوی ناگەڕێتەوە. ئەتر کەسیش لەناو ئەشکەوتەکە نهاتوەتەوە تا بزانی نەرەیە هەر کەس چووە ئەوانی ئاڵێ هەر کەس بۆ خەبەر چوو بێ خەبەر کەوت. ئەوەی مەحوی ئەوەی بۆ خەبەر چوو بێ خەبەر کەوت باسی ئەو ڕێگە. ئەمە هەمووی ئەو تەسەورانە کە دروست دەکرێت. یعنی لەوانەیە ئەوەی کە دانراوە بە تاریکیە سەختەکەی کە هەڵمان دەلووشێت وەکو جەزیرەی بەرمۆدایە و کەستایە دەرناچێت کەس ینی لەوە بیر لەوە ناکاتەوە باشە کێ دەڵێ ئەم ئەشکەوتە دوو دەرگای نییە دەرگایەکیان لەو دیوە ئەم کەسانە دەچن لە دەرگاکەی ترەوە دەڕۆنە ئەو دیوتر تااقەتی ئەویان نامێنێ بێنەوە بۆ من. ئێتە تێدەگەن ئەمەی ئەم دی وەمە وەشتەکان لەو دی و بە شکلێکی ڕاستەقینە دەردەکەون. یعنی ئەگەر هەر کەس ڕۆشت بێت و نەگەڕابێتەوە ئەمەوە ناگەیەنێ کە هەر کەس ڕۆشتووە فەوتاوە تیاچووە. من شوێنی پرسیارەکانم کەوتم بەڵام ئاوا قسە و باس بڵاو بوویەوە تەواو من تیاچووم و شێت بووم و ئەیترەوە بۆ حەچی ئەو شتانە کە بەرامبەر شێت کرا بەرامبەر من کراو و ئەو کەسانی نزیک بوون و لە دەوروبەرم بوون و خزمم بوون و هەموو ئەو وەسەیان بینی وتیان تەواو بوو ئەم کەسە تەواو بوو شێت بۆ ناگەرێتەوە.
ولەوانەیە ئەوانەیان کە لەو زەمەنا منیان ناسی بێ و نزیک بووبنەوە هەرچەند کەمتان هەیە لەو تەمەنا کە مهتەم بوو بێ بە مۆزوع، بەڵام شتەکان ئەوە بوون. من ناڵێم لەوێەوە گەڕاومەتەوە، بەڵام بەڕاستی منیش دەمزانی کە تووشی خەتەرێکی گەورە دێم نەشم دەزانی چییە، چونکە بڕیارمدا بە شوێن پرسیارەکانە بوو. بەڵام ئەوە بوو فعلەن هەموو کۆمەلگا وەکو لەلایەکەوە وەکو مەترسیە، چونکە من دەستم بۆ شتێک بردووە مامەڵەیان لەگەڵ دەکردم، لەلایەکیش وەکو کەسێکی کە تەواو نێو شێر بووە. منیش لە ڕاستیا بە ڕێگاکە ڕۆشتوو بووم، ئەوەی گرنگ بوو لەلام ئەوە بوو بگەمە حەقیقەتی شتەکان. وفعلەن ئەوەی منی لە وەزە دەرێنا هیچ نەبوو، کەس نەبوو، و هیچ داو دەرمانێکی دکتۆرە نەفسیەکانیش نەبوو، تەنها یەک شت بوو. ئەویش ئەوە بوو ئەوەی مەوزوعم بوو حەقیقەتی شتەکان بوو، دەویست بگەمە ڕاستی ئەو شتەکە هەیە، بگەمە ڕاستی ئەوەی کە خۆی وەک ڕاست نیشان دەدا لەناو، ئایا ڕاستە یانە. بەلامەوە احتیاجی بوو بمخەنە ناو ئاگر، بەڵام بزانم ئەرێ ئەو شتە ڕاستە یانە. و من ئەمە شاید حاڵی شەیە بۆ ئەم مەوزوعە، کە شاید حاڵەکان هەر ئەوانە بوون کە فعلەن بە مەترسیان دەبین، و وتیان ئاوا دەکەین، دەشوێنە کاوتیان زەرە لێ دەدەین، و کەسەکان دیارن، یعنی دەتوانم من ناوەکانتان پێ بڵێم بۆی بچنەوان جوانتر حکایەتەکەتان بۆ بگێڕنەوە، ئەگەر بیگێڕنەوە و شەرم دایان نەگرێکە ئاوایان کرد کە کردیان. ئەوەی منی گێڕایەوە لەوەی کە لەوە بێمە دەرێ ئەوە بوو، ئەوە بەلامەوە مۆزۆ نەبوو دەمێنم یان نامێن، ئەوە بەلامەوە مۆزۆ بوو ئەرێ ئەو وەزعی منی تیا هەم ڕاستە یا ڕاست نییە، وامە یا حەقیقەتە. و ئەمانە کۆمەڵێ تەسەورات بوون کە ئەوان خۆیان هەر لە گەنجیەوە لە مێرد منداڵیەوە کە ئەو کاتە تۆ نازانی ئیشتاک و ناتوانانی شتەکان تەحلیلکەی، ئەوان خستویانە ناو مێشکی من، و من ڕاستی و دروستی ئەمانم تاقی دەکردەوە کە ئەوان فعلەن ئەوان وەریان گرتبوو وەکو شتێکی ڕاست و بەڵام کەسی نەدەچوو بە شوێنیان. من ڕۆشتم بە شوێنیان بزانم ڕاستە یانە. ئەمە گوناحە گەورەکە بوو، کە تۆ دەبێت بەڕاستی بزانی، بەس نابێ بچی بە شوێنیان، ناوێت داوای ئەوە بکەیت بە فعلی ئایا ئەم شتە وایە یاوانی. لەبەرەوە لەو کاتەوە کە وتیان شتێکی وا دەکەین زۆر دڵم خۆش بوو، وتم بیکەن، چونکە هەستم دەکرد ئەگەر فعلەن ئەمە حەسەب ئەو تەسەوراتانەی کە ئەوان لەلای من دروستیان کردبوو، ئەگەر من ڕاست بکەم ئەم حاڵەتەی من حاڵەتێکی وەهمی نەبێ و ڕاست بێ، ئەوە ئیتر ئەم ژارە نامکوژێت. ئەگەر ڕاستیش نەبوو وەهمیش بوو، ئەیتر دەی بە هەر بمرم، لە وەهما ناتوانم ژین، یعنی مردنەکەم پێ باشترە لەوەی کە لە شتێکی لەناو وەهمە بژین، لەناو کۆمەڵە تەسەوراتە کە وا شتەکان ئەوان پێ وتراوە ئەمەی کە لە لای تۆ هەیە ئەوەیە کە خۆی هەیە بەڕاستی. ئەوە بوو ئەوان دەرزیەکەیان بە ناوی زەرەوە لێدام، بەیتە دەرزیەکە چی بوو نازانم لە ڕاستیە، ئەوان خۆیان دەزانن، ئەوانەی کە ئەویشیان کرد دەزانن چیان، مەگەر هەر ئەوان بزانن. بەڵام من فعلەن وا ڕۆشتم کە ئەو وەهمە تاقیکەمەوە، ئەوە تاقیکەمەوە وەهمە یا حەقیقەت. و من بە ژیانی خۆم وەهمەکانم تاقی دەکردەوە، ئەوەی تەسەوراتانم تاقی دەکردەوە، دەمویست پێ بگەمە ئەوەی کە ڕاستن یان. و لە ڕاستیە ئەوەی کە منی لەناو ئەو وەهمەی کە ئەوان لەناو ئێمەی منداڵ و گەنجا چاندبوویان منی هێنایە دەرێ، ئەوە بوو کە من بە شوێن حەقیقەتی ئەم شتە دەڕۆشتم.
يعني أوي موضوع بو أو النبو أو أمدانا نبو كمن راسم ودا مدة بي أو راستي تعقيب كريتوا أو أنا من نات وأنا براستي بزانم لبر أو من خم براز نادزاني بلكو هستم ذكر دبي أو راستي تعقيب كريتوا أجر بعت يوم من خم براز بزاني من درنجتي من درنجتي أو كاتيتر خم براز دزانيو ولا أو من براز دبيني أو كاتيتر فعلا دكوت ما أوش وينك دواء يبكون أما ما تسيداري كي من زور جار جامو تو ياري بهادر دكي أما أوش وينا خطريك لنا وهر يك معنا هي وجرأت ناكين دسي وبري وأما شوينا تسناك كي إلا راسي هيش فيكي تستسلم نيج قالوا شتى لو شويني نفهم أوي كليرة باسي دكم شيء أويا ياما كلا شوينك لدايق دبين أو بسيارانة دين تصوري دنيا من بود كريته وبحاضري كمان دلين أوشتانا آوانو أوشتانا آوايو أوشتا آوايو أو آوايو إيمش أو يبي دلين جيان بينيت من بود دوز دكان كأيما اللي رجع أم تصوراتنا وشي دكين سيري أوشتانا دكين كفيان وتوين أما آوايو لان منك تام بدن أما كاميرايا كلا بردمنا أم كاميرايا كوتوا تشوينهم لأنه خلق كابلام خلق كنا زانن كاميرا شيء يكيك دي وصفي أما يعني بودكا تصور يعني لا دوز دكا بو أما فرضاً دالي أما أجر آواي ليه بكي أو دكاتو آواي ليه بكي أو دكاتو بلام لراسيشا أم كاميرايا أما نية لا واقعي خويا يعني كصوري كتير برامبر كاميرا كدوز دكا بو خلقا أو كاتاو خلقا دابني كاميرا كبا كومال بلغا وايلي كراو لنا كومالغايكا كتكنولوجيا كينا جيشتو وكو شتكي سحري وكو تزانم او شتاني كلنا او اعتقاداتي او انا هي دوز دبي لو انا لدواي قناغ اما كاميرايا كزنا بيرتسي بوبرتو بده شويني برستني ببرستي وابزانم ما دام عندش في عجائب ذكاء كواتاما هي ويا ببرستي لكاتك ام كاميرايا طبعا اوان سيري دكن كاميرا كنابين شي دبينن او شتا سيرو سمريه دبينن كلناو ايريانه نه كاميرا ده الوي وكاميرا كدبين كليو بينيان اوان خويان كومل قدرته توانا ددن فال كاميرا وقع كاميرا ك نيتي بلا مو قدرته توانا انش كدايو انا ددس كاميرا ك او نتسناكن وادكا ككز نبي ردز بو كاميرا كبره تحقيقات وتاب زانه چيه زانه خويا حقتي كاميرا كچيه كاتي تو دتوي دز بو كاميرا كبري يكسر چي روددا هاتشي خلقه فلا مارد دا چونك اما لا اساس ولا تصوري انا كراو بشي شتكي قدر كراو ايا قدرتو بتوي كاميرا كتحقيقته بزاني انا خوي براسي امشتا چيه او چي روددا هو قلتي خطر روددا اما التصورات من لسرشتكان قومال تصورات حكم من بيدر دكان بلان ببي اوي فعلا حقيقتي او شتانا من بو اشتاكن تصوراتك اول ما قلتوا ببي حقيقتي ببي اوي قوم عن بروين اشتكت يبقي اوي كهي وقفوي بيبيني فلسفة بو خطر فلسفة لا يكوا ريقات بيدا دا دالي برو بشوينو برسياراني كعقل دينكا بلان آقاشت لي بي كومالا برسيار هيا كايش نتيجة كيانية بناوي عقل ودوس كراون او انا برسياري سوفستاين سوفستاي كان برسياران ام بزورة لبرسيار دوز كان وكو مطل بوي بيمان بلين
ئینسان نابێ بە شوێن پرسیارەکانە بوو و دەبێت مقنع بێ بۆ وەڵامانەی کە هەن. ئەم عەقلەیە کاتێکە لەناو کۆمەلگایەکە زیندوو دەبێتەوە و کاتێک تر لەو کۆمەلگایەوە حەزارەتێکی گەورە دێکارەوە. دیکارت ئەم گوناحەی کرد. دیکارت کە سەرەتای فەلسەفەی ئەوروپیە، دیکارت و مەجموعەیەک لە کەسانی ئەو سەردەمە بیرکەرەوەی ئەو سەردەمە ڕازی نەبوون بەو تەسەوراتانەی کە هەن، چونکە تاقییان نەکردبوونەوە کەوانیانە و ئیجباریش کرابوون کە وەریان بگرن بەبێ ئەوەی تاقییان بکەنەوە و ئەوان دەستیان بۆ تاقیکردنەوەی ئەمانە برد. تاوان زۆریشیان چەش بەدەستەمەوە. دیکارت فەڕەنسیەکان دەربەدەریان کرد و لە هیچ شوێنێ ڕێگەی نەدەبووەوە. شارژنی سوید بانگی کرد لەوێ دیکارت سەر بڕە. لەم دوایە گۆڕەکەی هەڵدراوەتەوە سێر دەکات دیکارت سەری جیا کراوەتەوە لە جسمی. لای بنیتزەوەی کە لە ئەوانەکان خوێندومە لەگەڵ ئەوەشە کە دەسەڵات بەردەوام پێویستی بە فکرەکانیان پیاوە بووە حەسەب ئەوەی من ژیان نامەکەیم خوێندوێتەوە ئەوەی کە نووتراوە لە ڕووی تاریخیەوە. ئەم کابرا 2 ڕۆژ جسمەکەی دەکەوێت کەس ناچێت بەلایە. ئەم فکرەی ئەم کۆمپیوتەر فکرەی کۆمپیوتەر ئەو یەکەم جار دەرکی پێ کردووە و ڕێگای کردەوە بۆەوەی ئەمە دواتر دروست بێت و زۆر فکرەی سەرەتایی هەیە ئەوان دەرکیان پێ کرد. ئەمە مەترسی دەست جارێکی تر بە دەمەوەچوونی پرسیارەکان. هەر پرسیارێ عەقڵی ئینسان لە ناوەوە بێت نەک لە دەرەوە پرسیارەکە بۆ دروستکرابێ وەکو مەتەڵ بیگەڕیتەوە. پرسیارێک بێ بوو بێتە زەرورەت لەلات حتمەن عەقڵ دەتگەیەنێ بە وەڵامەکەی. لەبەرەوەی ئەو پرسیارێ عەقڵ دەکات لە عینی کاتا هەڵگری وەڵامەکەشەوە. هەر لەوەیە مارتن هایدگر کە باسی فەلسەفە دەکات دەڵێ دەبێت پرسیارەکە ڕێگای پرسیارەکە و ڕێگای وەڵامدانەوەکە هەمان ڕێگا بێت. ئەوەی کە هەیە ئەوەیە ئایا ئەو تەسەوراتانەی ئێمە بەرامبەر شتەکان هەمانن فعلەن حەقیقەتی ئەو شتانە دەردەخەنیانە. ئایا ئێمە بە شێوەیەکی وەهمی مامەڵە لەگەڵ ئەو شتانە ناکەین کە تەسەور کراون بۆمان؟ ئەی ئێمە چۆن بکەوینە ناو مامەڵەیەکی ڕاستەقینە لەگەڵ هەر شتێکە، یعنی هەر شتێک وەک خۆی مامەڵەی لەگەڵکەیت وەک خۆی هەڵوێستی بەرامبەر وەرگرین؟ ئەی بەبێ بە دوواداچوون چۆن دەتوانین ئەمە بکەین؟ لەسەر کۆمەڵە تەسەورات کە خەڵکێک وتوویەتی و بە وتی گوازاوەتەوە چۆن ئەمە دەکە؟ چۆن دڵنیابینەوە لەوەی کە ئەم پێناسەیەی کە لەبارەی ئەم شتەوە کراوە ئەم کەساوەیە؟ هەر خۆتان بیرکەنەوە ئەوانەتان بەر لەوەی من بێمە ئێرە منتان ناسیوە ناوی منتان بیستووە باسی من کراوە. ئەو تەسەورەی کە لەسەر من هەبووە لەگەڵ ئەوەی کە ئێستا من خۆم دەبینم کە لێرەم چەند فەرقیە. ئەلێرا تۆ فعلەن ئیتر دەگەڕێیت بە شوێنەوە چۆن لە ناو دنیایەکی ڕاستەقینە بژیت و ئەو شتانەی هەن ئەو شتانە بن کە تۆ تەسەوریان دەکەیت و شتانێکی تر نەبن کە تەسەورت کردوون و تەسەورەکە هەڵێ و ئەمەش ئەساسی زانستە لەڕاست. زانست بە معنە تەجریبیەکەی سوودی لەم تەسەورە وەرگرت کە ئەو منهەجەی قبول کرد کە فعلەن بێت بەم شێوەیە مامەڵە لەگەڵ شتەکانە بکە و لە ڕێگەی ئەم منهەجەوە کە ئێمە تا چەند تەسەوراتەکانمان هەمان ئەو شتانە دەنوێنن ڕاستی ئەو شتانە دەردەخەن کە ئێمە لەبارەیەوە تەسەوران هەیە.
چی بکەین بۆ ئەوەی تەسەوراتەکانمان هەمان ئەو شتە نیشان بدەن کە چی بکەین کامە ڕێگاکەیە هەر شتێک لەم شتانەی کە ئێمە لە ژیانە بیری لێ دەکەینەوە چۆن بگەینەوەی ئەو شتە ئەوەیە بەڕاستی ئەوە خۆیەتی وایە و ئێمە لە تەسەورەکانمانە هاڵەن نین کاتێک کە ئەو شتە وا دەبینین ئەمە ڕێگای زانستە و ئەمە ڕێگای عەقڵیشە بەڵام بێگومان لە کۆمەلگایەکە کە هیچ شتێک وەک خۆی مامەڵەی لەگەڵ ناکرێت کاتێک کە تۆ دێیت دەتەوێت شتەکان وەک خۆیان ببینی و بگەیتە ئەو تەسەورە ڕاستەقینەی کە بۆ شتەکە هەیە و شتەکە خۆیەتی ئەمە دەبێت تووشی چی بیت فعلەن ئەمە جگە لە ئیشێکی شێتانە کە کەسێک بیکای چی تر ئەمە مۆزوعەکەی ئێمە فەرەزەن دەڵێن کوردی ئادەی ئەو تەسەورەی ئێمە بۆ کوردەمانە چییە ئایا فعلەن کورد ئەوەیە کە ئێمە تەسەوری دەکەین ئەی کورد خۆی چییە بۆ شتەکانی تر یەک دنیا شتی تر هەن کە ئێمە مەحکومی پێن مەحکومین بۆ تەسەوراتانەی کە هەنێ لەبارەیانەوە بەبێ ئەوەی ئێمە فەحسی تەسەوراتەکان بکەین بەبێ ئەوەی بچین بە شوێن شتەکانە قسەیەک لەو پەڕی دنیاوە خەبەرێک دێت هەر هەمووی بەبێ تاقیقکردن خەبەرەکەی تر لەبەرەوە لە شوێنەکەەوە وتراوە ترەوە تەواو موقف وەردەگرین هەڵوێز وەردەگرین و ئێمە دایمە دەرەوە تەسەورەکانمان بۆ دروست دەکات و بۆچی چونکە خۆمان ناڕۆین بە شوێن ئەوە کە حەقەتی شتەکان دەرک پێ بکەین عەقڵ لێمان دەخوازێ هیچ شتێک ئەگەر خۆمان تاقی نەکەینەوە پێی نەگەین ئێمە قبوڵی نەکەین بێگومان عەقڵی هەر کەسێکیش پرسیارەکانی کە لە ناوی هەیە ڕێگاکەی بۆ دیاری دەکات عەقڵی هەر یەکێکمان ڕاستە کۆمەڵە پرسیاری گشتی هەیە کە کۆمەڵە پرسیارەیە کە بۆ هەموو مرۆڤەکان یەکە ناو عەقڵ دەیکا بەڵام کۆمەڵە پرسیاری تریش هەیە کە تایبەتن بە هەر کەسێک لە کەسەکان و ئەو پرسیارە تایبەتانە فعلەن دەتگەێنێ بەرەو بیرکردنەوەی تایبەتی خۆت وەوا لێ دەکا کە ئیتر تۆ خۆت بتوانی بیر لە شتەکان بکەیتەوە ئەوەی من توزانم بڵێم خۆم بۆ یەکلا کردەوە بوو فعلەن ئەو پرسیارانەی کە بەراسانیان دەکردم شوێنیان کەوم و بە شوێن وەڵامەکانیان ئەبڕۆ ئەمە ڕێگاکەی من بوو وەوە مجازەفەیەک بوو من کردم و بەمەی گەیاندوم کە تا ئێرەیەنەوەمی تر نازانم دوایەوە بەرەو کتێب دەبە بەڵام ئەمە من هەست دەکەم بەر لە هەموو شتێک ئەمە وەزیفەی منە وەک ئینسانێک و دەبێ من خۆم بناسم دەبێ بگەڕم بزانم ئەم عەقڵم بۆ ئەو پرسیارانە دەکەم دەبێ بەدەمیەوە بچم ئێمە منداڵێکمان دەگری بەدەمیەوە دەچین بزانین بۆ دەگرین سەرکوتی ناکەین دەمانەوێت فعلەن ئەو شتەی دەیەوێت بیدەین پرسیاری ژۆرەکە لە گریان پرسیار گریانی عەقڵە فعلەن دەبێت بەدەمیەوە بچین من ئەمەم کردووە و ئەمە لە ڕاستیە شتێکی نەگەر ترسناک نییە ئەمە دەبێت هەموو ئینسانێک بچێ بە شوێن پرسیارەکانی خۆیە ئەمە بوونی خستوویەتی هەستووی ئەمە ڕەتکردنەوەی بەرپرسیارەتی بوونتە کاتێک کە تۆ فعلەن ئەم پرسیارانە لەناو خۆتا بەردەوام بەش دەکەیت ئیتر ئەگەر ئەمە شێتی بێ من فعلەن شێتم من دان بەوا دەنێم شێتم ئەگەر ئەم ڕێگایە کە ئەمە ڕێگای شێتی بێ نەک ڕێگای عەقڵ ئەگەر ئەمە شێتی بێ
ئەوە من شێت چی لێ دەکەم منیش ئامادەمەوە بچم چیم لێ دەکەن لێم کەن ئەگەر ئەمە شێتیە ومن لە ڕاستیا ناتوانم عەقڵم بگری و نەچم بەدەمیەوە من لە ماڵێکە منداڵێ بگری ئارامم لێ دەبڕێت ئەی عەقڵم پرسیارێ بێت چۆن نەچم بەدەمی داوای هەبێت چۆن ناچم بەدەمیەوە عەقڵمە من عیبارەتم لەو عەقڵە زانی ئینسان ئەم عەقڵەی لێ دەربێنە ئیتر ئینسان نییە جەوهەری تۆ داوای هەیە لێت جەوهەری تۆ ئەوەی کە تۆ پێی بەمەی کە هەی هەر لەمەوەیە عەقڵ بەرپرسیارەتی بوون لە ڕێگەی عەقڵەوە دەکەوێتە ئەستۆمە ئەمە یاواتە حەلی هەموو کێشەکانیش کە ئاوا گیانیان خواردوون و وەکو یاریە قەت حەل نابن هەر لەناو عەقڵن کێ دەتوانێت ئینکاری ئەوە بکا کە کێشەکان بە عەقڵ حەلی دەکات کێ هەیە دەتوانێت ئینکاری ئەمە بکات کێ هەیە بتوانێت ئینکاری ئەوە بکات کە ئەو کێشانەی لە ئاران ئەو شەڕ و فەرتەنەیە لە ئارایە لە بێ عەقڵیەوە نییە کێ دەتوانێت ئینکاری ئەمە بکات جەنگ چییە عەقڵیە جەنگ ئەمە کە هەیە لە چیەوەی بەرهەمی چییە بەرهەمی عەقڵە کێ دەتوانێت ئینکاری ئەوە بکات کە ئەوەی لاری و فەرتەنە و فەوزا و ئەزیەتدان و کوشتن و بڕینە لە عەقڵەوە کێ دەتوانێت ئینکاری ئەوە بکات کە ئەمە لە بێعەقڵیەوە نییە ئەمە لەوەوە نییە کە ئێمە عەقڵمان خستووەتە لاوە کێ دەتوانێت ئینکاری ئەوە بکات کە جگەل لە عەقڵ دەتوانێت فعلەن هارمۆنیا بۆ ژیان بگەڕێنێتەوە ئەی باش ئەم عەقڵە بۆ نەدژمی هەیە جەنگە دینیەکان بۆ هەن چونکە فعلەن عەقڵ دەرکەوەتە دەرێ ئەوەنا خۆی دین ئاین ئاوا ئێمە تەسەوری دەکەین کە عەدالەت دروست دەکات کە ئەمان دروست دەکات کە هەموو ئەو شتانەی جوانن ئاین لێنێتە ئاراوە وامان لێ دەکا تەماحمان نەبێ وامان لێ دەکا تەعەدا لە یەکتر نەکەین هەرچی شتی جوانە ئێمە لە دینا تەسەور کراوە کە ئێمە لە دینا بیبینین ئەی ئەوە چیوە لە دین دەکا ڕێک پێچەوانەی ئەمە بکەوێتەوە ئێوە عەقلانیەتی دینی ئەمە دەرکردنی عەقڵە لەو پرسیارانەی کە ڕەبتیان بە دینەوە وهێشتنەوەیانە وەکو گومانێک لە ناو تاکەکانە و ڕازیکردنی تاکەکانە بە ئاعتیقادێک کە نابێت پرسیاری لەبارەوە بکە ئاعتیقادێکی ناوشیارن و بەناویەوە کام پرسیارانە جوابیان نییە بەناویەوە کەس ناتوانێت جوابیان پرسیارانە بداتەوە طبعا وەکوتم کۆمەڵە پرسیاری ساختەش دروست کراون کە ئەمانە جوابیان نییە چونکە لە ئەسڵا پرسیارەکە تەواو نییە ئەمانە کراون بە بەڵگە لەسەر ئەوەی کە ئەو پرسیارانەی تر جوابیان نییە و فعلەن کاتێکە دەیت وەڵامی ئەو پرسیارانە دەبێتەوە ئەو کەسانەی کە ئاعتیقادین بە ئاعتیقاد شەکانیان وەرگرتووە و جورئەتی ئەویان نییە بچن بە شوێنیانە لە ناویشەوە یەک دنیا گومانیان هەڵگرتووە لەگەڵ خۆیانە کاتێک کە تۆ دێی جوابی ئەوانە دەدەیتەوە ئەو کاتە بەرەبەر ئەو گومانانەی کە هەڵیان گرتووە شاردوویان هاتەوە ئەوە بەریان دەدا هەست بە خۆشیەک دەکەن بەڵام لە هەمان کاتی شاتستێکیان هەیە کە ئاعتیقادەکە دروستی کردووە دەڵێ نابێ بچی بە شوێن و پرسیارانە لێرە لەلایەکەوە یعنی تووشی جۆرێک لە ئەزدیواجەت دەبن من ئەمەم کردووە و تاوانی من
ئەوەیە کە فعلا ئەوم کرد گوناحەکەمەوە بوو چوون بە شوێن پرسیارەکانە تاوانەکەمەوە بوو ڕێگەمدا بە عەقڵم بە هەموو هێزی خۆیەوە پرسیار بکە و منیش بچم بە شوێنی و من ڕازیکردنی عەقڵی خۆمم لە ڕازیکردنی هەر شتێکی تر لەلا گرنگترە چونکە عەقڵی من جەوهەری منم عەقڵی من منم لەبەرەوە دەبێ بە تەنگیەوە بچین دەبێ بەدەم داواکانیەوە بچین بەدەم پرسیارەکانیەوە بچین و هەر ئەمەش دەم خاتە فعلا سەر ڕێگایەکە دروستە و ئەمەش دەم خاتە سەر ئەوەی کە پەیوەندیم لەگەڵ دەوروبەرەکەشمان پەیوەندیەکی دروست بێت بۆچی چونکە ئەو کاتە گەشتەکان وەک خۆیان نەبن نە حکمیان لەسەر دەدەم ناڵوێستیان بەرامبەر وەردەگرم و ڕادەوەستمە تا شتەکان ڕۆشن دەبنەوە جا ئەگەر پێویست بێ حکم دەدەم یا ئەگەر پێویست بێ یا هەر حکم نادەمەسن کە شتەکە خۆی ڕۆشن بوویەوە ڕۆشنەوەتەوە پێویست بە حکم ناکەم بەڵام هەڵوێستگیری ناکەم من لێرە تەواو بووم سپاس